الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. لا درجة درسكان من برايني بريز جيشتنا فرمودي بيستمل شرح 40 نووي رحمة إخوائي ليبيتن دفرمي عن أبي مسعود عقبة بن عمرو الأنصاري البدري رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم: إن مما أدرك الناس من كلام النبوة الأولى إذا لم تستحي فاصنع ما شئت. رواه البخاري. أو فرموديا برابر زكاني خميتشك لو فرمودانيك پیغمبری خوا علیه الصلاة والسلام باسی پیامی پیغمبرانی پیش خوی کردووە و لە قورئانیشدا ئەگەر دیقەتتان لێکردە بێتن لە هەندێک ئایەت خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هەمان پەیامی ئەو پێغەمبەرانەی پێش پێغەمبەری خوای عەلەیهی الصەڵات وەسەلام دەرج کردووە وەکو قورئان وەکو ئایەت دەیخوێنینەوە کە لە ناو ئوممەتانی دیکەش لە شەریعەتی پێغەمبەرانی دیکەش عەلەیهیمو الصەڵات وەسەلام کاری پێکرا و ئیشی پێکرا وەکو خوای پەروەردگار لە سوورەتی ئەلأعلا دەفەرمێ بەل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى إن هذا لفي الصحف الأولى صحف إبراهيم وموسى. يعني أو چەند پەیامە کورتەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا عفوا باسی دەکاتن کە نەک هەر ئەو ئوممەتە ئوممەتانی تریش بەل تؤثرون الحياة الدنيا ژیانی دنیا زاڵ دەکەن بەسەر ژیانی دواڕۆژدا ژیانی دنیا هەڵدەبژێرن بەسەر ژیانی دواڕۆژدا والآخرة خير وأبقى دواڕۆژ چاکتر و باشترە و هەمیشەییترە و کە دەمێنێتەوە دنیا فانیە دواڕۆژ ئەزەلیە و دەمێنێتەوە إن هذا لفي الصحف الأولى صحف إبراهيم وموسى تفرمي أو بياما هم بو إيما درسو پندو عبرتي تدا كوريقرين بلام خودي أو بياما خواي پروردگار لصحف إبراهيم وموساش نارديوتي بو قوم كانيوان أو فرموديك ليران لخزمتي داين برابر زكاني خوم خلچيك لسردمي پیغمبري خوادا عليه الصلاة والسلام كماوة و بە پێغەمبەر گەیشتووە عەلەیهی الصەڵات وەسەلام گەیشتۆتە عەسری پێغەمبەری خوا عەلەیهی الصەڵات وەسەلام کە یەکێک لە قسەی پێغەمبەرانی پێشی بۆ ئوممەتانی خۆیان چ بووە؟ ئەوە بووە کە ئیذا لەم تەستەحیی فەصنع ما شئت. ئەو کەلیمە موجەزە کە یەکێکە لە بەلاغەتی پێغەمبەری خوا عەلەیهی الصەڵات وەسەلام و بەلاغەتی پێغەمبەران عەلەیهیمو الصەڵات وەسەلام دوو مانای لێدراونەوە زانایان ڕەحمەتی خوایان لەسەر بێتن. جارێ مەسەلەی حەیا پێم خۆشە برا بەڕێزەکانی خۆم تۆزێکی لەسەر هەڵوەستە بکەم. حەیا بریستیە لەو خەسڵەتەی کە ئینسانی موسڵمان پێویستی پێیەتی کە ژن بێتن یان پیاو بێتن. عولەما ئاوا پێناسەیان کردو ڕەحمەتی خوایان لێبێ دەفەرمون حەیا بریتیە لەو خەسڵەتەی ئەگەر ئیشێکی قێزەون کرا بەرامبەرت ئینسان حاڵەتێکی فسیۆلۆجی بۆ دروست بێتن جا ئارەقەکردنەوەیە سەرداخستنە ڕووەرجێڕانە وەکو بڵێ جاری وایە کابرا دەبینی قسەی بۆ نایەتن یعنی شەرم دەیگرێتن واستە بەو فعلە قێزەونەی کە بەرامبەر بەوی کراوە. ئەوە دەلالەت لەسەر ئەوە دەکا کە ئەو ئینسانە ئینسانێکی بە حەیایە. ئینسانێکی چییە؟ ئینسانێکە حەیای هەیە. بەڵام ئەو حەیایە
بەشێکە لە چی لە دینی ئێمەدا، بەشێکە لە ئیمان. ئیمان چەند بەشێکە، 70 قسوور بەشە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ أعلاها كلمة لا إله إلا الله وأدناها إماطة الأذى عن الطريق والحياء شعبة من الإيمان. حياء شرموشكو بەشێکی گرنگیشە لە ئیماندا. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات الحياء كله خير. حیا هەمووی خەیرە. ینی هەندێک حەوادیث و شتیوالە بووە کە حتا دەڵێ ینی حتا حەیوانات بەرژینێکی قایم بێ لە مەجلیس بە تایبەتی وشتر زۆر بە شەرم و شکۆیە. ینی کاتێک کە فەسڵی زا و زەیدێ دەڵێ کاتێک کە خەڵکێک بە سەریان دابچێ بیان بینێ دەڵێ ئارەقە دەکاتن، شەرم دەکاتن. و مەسەلەی حیا برا بەڕێزەکانی خۆم دەفەرمێ ئینەمە الأمم بأخلاقها إذا ذهبت أخلاقهم ذهبوا. ئەخلاق بەشێکی گرینگە لە حیا. لەبەرەوەی ئەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەڵێ پێغەمبەرانی پێش ئێمە بە قەومەکانی خۆیان ڕاگەیاندووە، ئەمیش بە ئێوەی ڕادەگەیەنم. ئەو فەرمودەیە ئەوەی لێ دەخوێندرێتەوە. ئەو پەیامی پێغەمبەرانی پێشی بۆ ئومەتەکانی خۆی هەمان ئەو پەیامەتان پێ ڕادەگەینەوە ئەی ئومەتی موحەممەد عەلەیهی سەڵات وسەلام. إذا لم تستحيي فاصنع ما شئت. تەماشەکە ئەگەر ئاو بە سادەی لێکی دەینەوە دەڵێ ئەگەر شەرم و شکۆت نەبێ، ئەگەر حەیات نەبێ، هەرچی دەکەی بیکە. لە ناو کوردەواری خۆشمان برا بەڕێزەکانی خۆم مەشهورە خەڵکێک کە پەرژینێکی قایم بێ گوێ بە هیچ شتێک نەدا، هەر شتێک هەر مەشهور دەڵێ کابرایەکی بێ حەیایە، یعنی هیچ شتێکی لێ شەرم نییە، هیچ شتێک بە شەرم نازانێت. عولەما ڕەحمەتی خوایان لێبێ دوو مانایان لەو فەرمودەی داونەوە. مانای یەکەم دەفەرمێ إذا لم تكن ذا حياء صنعت ما تشاء. ئەگەر خاوەن حیا و شەرم نەبی، هەر شتێکی کە بێتە بۆت ڕێککەوێتن یان هەر شتێکە بە مێشک و خەیاڵت دابێتن دەیکەی، یانی چێنی شەرم لە هیچ شتێکی ناکەی. برا بەڕێزەکانی خۆم دەمەوێت شتێک لێرانە بۆ خۆم و بۆ ئێوەش و بۆ سەرجەم ئەو خوشک و برایانەمان کە گوێیان لێمان دەبێت ڕاستکەمەوە. زۆر جار شەیطان فێڵمان لێ دەکاتن، کابرا دەبینی گوناهێک دەکات، تاوانێک دەکات، تاوان و گوناهەکەی ئاشکرا دەکات بە ئاشکرای لە ناو خەڵکی. بەچم و بەڕی ڕێکی دەڵێ وەڵا جاگە شەرمێ لە خوای نەکەم، بۆ شەرمێ لە فڵان کەسی بکەم. زۆر خەتەرە ئەوە. لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و خوای پەروەردگاریش تەبارەک و تەعالا ئەو گوناه و تاوانەی کە بە پەنهانی دەکرێتن لە ناو خەڵکیدا ئاشکرا ناکرێتن، مەجالی لێخۆشبوونی گەلێک زۆرترە. بەڵام ئەو تاوان و گوناهەی کە بە ئاشکرایی دەکرێتن، خەڵک دەیبینیتن، دەبینی خەڵکێک لاسات دەکاتەوە، دەبیە ڕێژچێن بۆ خەڵکێکی دیکە. لەبەرەوە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام من سن في الإسلام سنة حسنة فله خيرها وخير من عمل بها إلى يوم القيامة. هەر کەسێک ئیشێکی چاک بکە لە ناو موسڵماناندا و خەڵکی چاوی لێ بکە، ئەها ئەتۆ ئیشێکی چاک دەکەی، خەڵکێک چاوت لێ دەکاتن، پاداشتی ئەو ئیشە چاکەی خۆت وەردەگری و پاداشتی ئەو کەسانەش وەردەگری و کە چاویان لێ کردووی. بە پێچەوانەشەوە هەر کەسێک لە ناو موسڵمانان ئیشێکی خراپ بکاتن، بە ئاشکرای خەڵک چاوی لێ بکات، فله وزرها ووزر من عمل بها إلى يوم القيامة. جا حساب کە تەماشەکە. بۆ نمونە گوناهێک تاوانێک کە تازە هاتۆتە ناو عالەمی ئیسلامی،
چێ هێناویەتی لەوانە ئێستا لە دنیادا نەما بێت بەڵام گوناهەکە ماوە حتا ئەو گوناهە ما بێتن خەڵک ئیشی پێ بکاتن بەشێکی تاوانەکەی بۆ ئەو مردووی دەڕوا کە بۆ نمونە 100 ساڵە پێش ئێستانەکە مردووە ئەوڕۆ جۆرێکی گوناه و تاوان کابرایەک ئاشکرا بە ئاشکرا دەکە خەڵک چاوی لێ دەکات ئەو گوناه و تاوانە 200 ساڵ دەمێنی تۆ لە ناو ئەو ئومەتەی 200 ساڵ گوناه و تاوانی بۆ دەڕوا و لە ناو قەبرەکەشێتی لەبەرەوەی برا بەڕێزەکانی خۆم وەسیەت بێ بۆ خۆم و بۆ ئێوەش ئینسان ئەگەر گوناه و تاوانیشی کرد مانای ئەوە نییە بڵێ وەڵا من ئەگە مادام خۆ خوای گەورە هەر ئاگام لێگە شەرمێ لە خوای نەکەم شەرمێ لە خەڵکی ناکەم ئەوە شەیطانە ئەوەمان بۆی کە هوردە هوردە گوناه و تاوان ئەو بە ئاشکرای بکرێت و خەڵکیش ئەو پەردەی شەرم و شکۆ و حەیایی کە هەیە نەمێنیتن لەبەرەوە تەماشەکەن برا بەڕێزەکانی خۆم بەتایبەتی ئێمە میلەتێکی عەشایرین بە چ گەیشتووین گەلێک جاری دیش باسم کردووە ئەو شەرم و شکۆ و حەیایە دایک و خوشکانمان یەک پارچە شەرم و شکۆ و حەیا بوون هەر لە قەدیم زەمانەوە شوێنی کانیاوی ژنان و کانیاوی پیاوان لێک جیاواز بوون بەڵام ئەگەر قەدەر هاتبا و خوشکێکمان دایکێکمان لە کانیە هاتباوە گۆزەی لەسەر شانی باە ئاوی پێبایە پیاوێکی بینی باە ئەگەر ئافرەتێک باە بەتایبەتی هەندێک ئافرەتی بەتەمەن پێچەیان دەینا خوارەوە ئەگەر نا پشتیان دەسوڕاند پشتیان لە ڕێگاکەی دەکرد تا پیاوەکە تێدەپەڕی ئەوە شەرم و شکۆ و حەیا بوو بەڵام ئەمڕۆ بەداخەوە دەڵێم دەبێت پیاوەکان پشت لە ڕێگاکەن تا ئافرەتەکان تێدەپەڕن پێچەوانە بۆتەوە بەڵام برا بەڕێزەکانی خۆم شەرم و شکۆ و حەیا نابێ ئینسان وا لێ بکاتن خۆی فێری ئەموری دینی خۆی نەکاتن پرسیار نەکاتن داچی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ عائیشە دەفەرمێ ڕەحیم الله نساء الأنصاری ڕەحمەتی خوا لە ئافرەتانی ئەنسار بێ ما منعهن الحياء أن يتفقهن في الدين دەڵێ ڕەحمەتی خوا لە ئافرەتە ئەنساریەکان بێ شەرم و شکۆ وای لێ نەکردن کە فێری ئوموری دینی خۆیان نەبن بۆ ئەو قسەیە دەکاتن دەفەرمێ وەڵڵاهی جاری وا هەبوو کە من خێزانی پێغەمبەر بووم عایشە وا دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ لە ماڵەوە دانیش بووم ئافرەتێکی ئەنساری دەهات پرسیاری وای لە پێغەمبەر دەکرد عەلەیهی سەلام من لە شوێنی خۆم سوور هەڵدەگەڕام ئەوەندە شەرمم دەکرد بەس ئەو حەیای وای لێ نەکرد بوو کە پرسیاری شەرعی لە پێغەمبەر نەکا عەلەیهی سەڵات وسەلام کەواتە ماناو لێکدانەوەی یەکەم بۆ ئەو فەرموودە دەفەرمون ئیدا لەم تەکن ذا حەیاء صەنەعتە ما تەشاء ئەگەر خاوەن حەیا نەبووی هەرچی کە دەیکەی پێت عەیب نییە مەشروب دەخواتەوە زینا دەکات جگەرە دەچێشیتن ژوێن دەدا لە بازار شەق داوێتن لە بازار بەقاقا پێ دەکەنی هەرچی کە یعنی هەموو شتێکی لای اعتیادیە بۆ دەڵێ بابە دەڵێ ئینسان ئازادە ئەوە لێرانە بەڕاستی لە شەریعەتی ئێمەدا نەهی لێکراوە و ئێمە سنوورمان بۆ دانراوە ئەو سنوورانە نابێ ببەزێنین و بە تایبەتی هەندێک لە عادەت و تەقالید و هەڵسوکەوت و ئەخلاقی کۆمەڵایەتیە دەبی پێیوە پابەند بین و بە تایبەتیش ئەو عورفەی کە لە ناو کۆمەلگە و مجتەمع لە ناو کۆمەلگە و مجتەماکان دەستی پێگراوە عورفێکە کە لەگەڵ شەریعەتدا تێک ناگیرێتن تێک دەکاتەوە دەبی پێیوە پابەند بین ئەوەی دووەم مانای دووەم کە لێی دراوەتەوە دەفەرمێ ئیدا کان الفعل لا يستحيي منه يعني لا يستحيي منه فاصنعه ولا تبالي یەکەمیان لە بۆ فاعیلەکەیە ئەگەر فاعیلەکە بکەرەکە حەیای نەبوو هەموو شتێک دەکا دووەمیان لە بۆ فعلەکەیە ئەگەر فعلەکە شتێک نەبوو کە مەسەلەن حەرام نەبوو یانەوەتە شوبهەی لەسەر نەبوو یان هیچ ئیشکالێکی لەسەر بیکە گوێمە دە خەڵکی بەردووچیان لێکیان داوەتەوە یعنی ئینسان نابێ شەرم لە جێبەجێکردنی سنەتێکی پێغەمبەری بکە عەلەیهی سەڵات وسەلام نابێ شەرم لە
ئەوەی بکاتن کە هەندێک ئاەتی خوای پەروەردگار ئەمڕۆ کە خەڵک لەوانەیە دەیانوێتە لە ناو موسڵماناندا نەیهێڵن جا ئاەتی جیهادە و ئاەتی هیجرێ و هەرچی ئەو ئاەتانەی دیکەن کە پەیوەستن بە قەزای ئیسلامیەکان ئینسانی موسڵمان نابێ شەرمیان لێ بکاتن، دەبێ بەیانیان بکاتن. هەردوو ماناکەی لێک دراونەوە، یەکیان پەیوەستە بە فاعیلەکەی، یەکیان پەیوەستە بە فعلەکەی. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا عاقبەتمان خێر بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. زۆر بە کورتی و کوشراوەی برا بەڕێزەکانی خۆم ئەوەی کە ئیستیفادەی لێ دەکرێت لەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، ئەمن بەس ئیشارە بە یەک شتی دەکەم کە بەشێکی ئاثاری پێغەمبەرانی پێش ئێمە عەلەیهیمو سەڵات وسەلام خوای پەروەردگار پێی ڕاگەیاندوین بۆ ئێمەش وەکو شەریعەت بەدوای کەوین و ئیستیفادەی لێ بکەین و لە ناو خۆماندا بڵاوی کەینەوە کاری پێ بکەین. ئەوەش پڕە هەم لە قورئان و هەم لە فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. زۆر ئیشارەی پێکراوە بە تایبەتیش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی ئاثاری پێغەمبەرانی بەنی ئیسرائیلی دەکاتن و ئەو شتانەی کە دەبنە مایەی پەروەردەکردنی کۆمەڵگە و مجتەمەع سوود و قازانجیان لێوەرگرتوون، ئێمە سوود و قازانجیان لێوەربگرین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.